سڵاتە لە بینەرانی شارپرس ململانی و گرژەکانی نێوان ئۆکرانیا و رووسیا تا دێت قوڵتر دەبێتەوە و رووسیا هێرشەکانی بۆ سەر ئۆکرانیا دەست پێ کردووە و هێرشەکانی بەردەوام لە فراوان بووندایە دەچێتە ناوخاکی ئۆکرانیاوە ئەوەی جێی باسکردنە لە ئێستادا کە ژمارێک هاوڵاتی هەرێمی کوردستان هاوڵاتی کورد دانیشتووی ئۆکرانیان وەجگەلەوەش خوێندکارانی کورد لە ئۆکرانیا لە ئێستادا دەخوێنەوە لە ئێستادا لە ئۆکرانیان ئەوەی دەپرسین کە حکوومەت یاریمی کوردستان چی دەکات بۆ سەلامەتی گیانی خوێندکاران و هاوڵاتیانی کورد لە ئۆکرانیا لە کاتێکدا کە لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە دەبینرێت کە هاوڵاتیانی کورد و خوێندکارانی کورد لە ئۆکرانیا داوای بەهاناوە چوون دەکەن داوای هاوکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. گفتوگۆی ئەم پرسە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردی لە پەرلەمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر ڕێبوار سڵاوت لێبێ ئەم کاتت باش سەرەتا مێ بزانم ئامارێکی ورتان لە بەردەستدایەکە هاوڵاتیانی کورد لە ئۆکرانیا ڕێژەیان چەندە و خوێندکارانی کورد کە لە ئۆکرانیا دەخوێنن ئامارێکتان لا هەیەوە؟ سپاس کاک ڕەوەند حەزەکەم سەرەتا ئەوە بڵێم کە ڕانوێ ڕای دیوای سەلامەتی و دووری هاوڵاتیانی ئێمە کە لە وڵاتی ئۆکرانیا لە ئێستا نیشتەجێن دووری ئەوان لە جەنگ و لێکەوتەکانی جەنگ دوای ساف و سەلامەتیان بۆ دەخوازین هیوادارین هەمویان ساف بن و دوور بن لە مەترسیەکانی جەنگ وبەتە وەکو لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە ڕەوەندی کوردستانی من بۆ کەناڵەکانی دیکەی کوردستانی تەنانەت عەرەبیش قسەم لەسەرەوە کرد کە تاکو ئێستا قسەتان بۆ بکەم بە فەرمی هیچ داوایەک و هیچ پەیوەند نە داوایەکمان ئاراست کراوە نە لەلایەن خودی ئەم هاوڵاتیانی ئێمە نە لەلایەن کەسوکاریان و هیچ پەیوەندیشیان پێوە نەکردوین بۆی کە ئێمە بزانین بەرمەبنای ئەو زانیاریانە کە پێمان ئەدەن بتوانین چیان بۆ بکەین. بەڵام بە هەر حاڵ وەکو بەرپرسارەتێکی سەرشانی ئێمە کە ئێمە لە سۆنگەی و بەرپرسارەتی وەزیفەی کەوتۆتە سەرشانی ئێمە هەستاوین بە گەڕان بە دوای زانیاری لەبارەی ئەو هاوڵاتیانی ئێمە کە ئەوەشی چی بکرێت لە سەرشانی ئێمە بۆ بان بکەین. ئەو ئامارانەی کە لە بەردەستن حاڵی حاضردا پەیوەست بە قوتابیان و خوێندکارانی ئێمە دوای بەدواداچوونمان لە ئەو ئامارەی کە لە وەزارەتی خوێندنی باڵا هەبوو نێزیکەی 20 قوتابی ئەوەی کە بە ئاگاداری وەزارەتی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان دەستی کردو بە خوێندن و سەردانی ئەم وڵاتی کردووە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوانەشی کە بەبێ ئاگاداری وەزارەتی خوێندنی باڵا ڕویان لە وڵاتە کردووە بۆ خوێندن بۆ درێژەدان بە خوێندنیان نێزیکەی 150 تا 200 قوتابی خوێندکار تەخمینەکرێ هەبن لە وڵاتی ئۆکرانیادا. وێڕای ئەوەی کە چەندین هاوڵاتیش هەن بۆ مەبەستی جیاجیا ئێستا لە وڵاتی ئۆکرانیا نیشتەجێ بوون. بەنسبەت ئەو 20 قوتابی کە لە وڵاتی ئۆکرانیا بە ئاگاداری وەزارەتی خوێندنی باڵا ڕیان لە وڵاتی کردووە بۆ خوێندن نێزیکەی 5 قوتابی لە کۆی ئەم 20 قوتابیە پێشەوەی جەنگ دەست پێ بکات لە هەرێمی کوردستان بوون داوای کە جەنگیش دەستی پێکرد نەچوون بۆ با بڵێن گەشتیان نەکرد بۆ ئۆکرانیا مانەوە لە هەرێمی کوردستان. بەشێکیشی لەو کۆی ئەم 20 کەسە توانیوێتی بچێتە وڵاتی پۆڵۆنیا یان لە سنوورەکانی پۆڵۆنیا بان بڵێن نێزیکە و ئەوەشی کە ماوە لە کیێڤ نین واتە لەو شوێنانن کە ڕاستەوخۆ مەترسیەکانی جەنگ نانگرێتەوە ئەوە بەنسبەت ئەو 20 قوتابیە. بەڵام تو باسم کرد بابەتەکە هەر لە 20 قوتابیەکە چڕ نابێتەوە بە تەنها 20 قوتابی نین لەژێ کۆی گشتی قوتابیانی ئێمە بە تەقدیری ئێمە و بە تەقدیری وەزارەتی خوێندنی باڵاش نێزیکەی 150 بۆ 200 قوتابی دێت. بەڵێ سەبارەت بە پەیوەندیتان ئێوەکو پەرلەمانی کوردستان پەیوەندیتان بە هاوڵاتیان و خوێندکارانی کورد لەو وڵاتە چۆنە و چارەنووسی ئەو هاوڵاتیانەی کە لە ناو ئۆکرانیادا ماونەتەوە چیان لێ بەسەر دێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت چیان بۆ بکات؟ بەڵێ دیارە خۆی پێش ئەو کەیسی تر هەبوو ئێمە ئیشمان لەسەری کردووە بە هەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە بۆ نمونە چەند هاوڵاتیەک یان هاوڵاتیەک یا چەند هاوڵاتیەک چ لەسەر ئاستی کۆی لەسەر ئاستی تاکە گەر باسی کەیسەکان بکەین لە دەرەوەی هەرێمی کوردستان کاتێک کە ڕوبەڕووی تەنگ و چەڵەمەیەکە بێتەوە
چ خۆیان چ کەسوکاریان لێرە داواکاریەکان ئاراستە کردو یان بەلانی کەم پەیوەندیان پێوە کردوین ئێمە بەرمەبنای و پەیوەندیەوە و زانیاریانەی کە وەرمان بکۆ هەوڵەکانی خۆمان ستۆتەگەر بۆ چارەسەرکردنی کەیسەکە لەوانە کەیسی بلاروسیا لەوانە کەیسی قوربانیانی دەریای ئیجا ئەوانەی کە مانگی حەوتی ساڵی 2020 ئەوەشی لە مانگی دیسەمبەری ساڵی 2020 کە دوو کیسی جار و ئێستا ئیش لەسەر کەیسی نۆکەندی ئینگلیسەکەین ئەمانە هەمووی بە جۆرەی داواکاریەک بووە لە ڕێی کەسوکاریانەوە یان بەشێک لەوانەی کە ڕزگار بوون لەم حاڵەتانە خۆیان پەیوەندیان پێوە کردو و بە دوواداشتمان بۆ کردووە یاخود ئەو کەیسەی کە کەیسی قوتابیانی مەسڕ ئەوانەی کە کێشەی ڤیزیان هەبوو ئێمە لە سەردانەکانی خۆمانە بەردەوامین بۆ لای کۆنسڵەکانی نوێنەرانی ئەم وڵاتە وەمیش لە پەیوەندەکانمان بەردەوامین لەگەڵ حکومەتی عێراق بە تایبەتی باڵۆزخانەکانیان بۆ نمونە لەگەڵ باڵێزی عێراق لە مۆسکۆ لەسەر کەیسی بیلاروسیا بەردەوام لەسەریان بوو هەمیش پەیوەندیمان لەگەڵ نوێنەراتەکانی حکومەتی هەرێمی کوردستانە بەردەوامە تەنانەت پەیوەندی ئێمە لەگەڵ نووسینگەی خودی بەڕێسەر حکوومەت بۆ بابەتە بەردەوام بەڵام لە دەستپێکیش باسم کرد کاگرەوەنجان سەبارەت بەو کەیسە تاکو ئێستا بە هیچ شێوەیەک داواکاریەک نە لەلایەن کەسوکاریانەوە نە لەلایەن خۆیانەوە ئارەسەی ئێمە نەکرد تەنانەت پەیوەندیشان پێوە نەکردن خۆمەرجێ ئیلات ئەبێ داواکاری بێەوە بەش شوێکی ڕۆتینی لە خۆی بگرێت تەنانەت پەیوەندیەک ڕەنگە بەس بوو بۆی کە ئێمە بتوانین ئاراستەی با بڵێن هەنگاوەکانی خۆمان بگرینە بەر بەڵام ئێمە خۆمان من بەش بە حاڵی خۆم سێرچم کردووە لە تۆڕە کۆمەڵاتەکان بەشکم گروپەکانی باڵێن گروپی قوتابیانی کورد لە وڵاتی ئۆکرانیا بدۆزمە بۆی بچمە ناو جۆین بکەم و بیان دوێنم بەشکم زانیاری وەرگن ئەوشم دەست نەکردووە بەرحاڵ ئەوەی کە دەتوانێت بکرێت ئێستا دۆخەکە خۆتان نەزان لە تروکی مەترسیدایە جەنگ گەیشتۆتە بڵێن لووتکەی خۆیان ئەوە مەترسیەکان هێدی زێترە بن نەکرد هاوڵاتیانی ئێمە بەڵکو بگرا هاوڵاتیانی وڵاتانی دیکەش کە لەوێیان نیشتەجێن ڕەنگە ئێستا بۆ مەسلەی ئەوەی کە بتوانن ئەگەر لە کیف بن ئەگەر لە خارکیف بن لەو دوو شارە ڕەنگە ئاستن بێت بیان گوازینەوە بیان هێنینەوە کوردستان بەڵام ئەتوانین بە هەمانگی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان هەڵبەتە کە دەرگای حکومەتی هەرێمی کوردستان هەڵبەتە هەموو کاتواڵا بووە هەموو کاتیش هێنانەوەی ئەم ئازیزانەی ئێمە خستۆتە سەر ئەستی خۆی ئەتوانین لە ڕێگەی ئەوانەوە چکل حکومەتی هەرێمی کوردستان نوێنەراتی لە پۆڵەندا هەیە ئەتوانین بە تەنسیق لەگەڵ نوێنەراتی ئێمە لە پۆڵەندا بتوانین بیان گوازینەوە بۆ پۆڵەندا یاخود بەلانی کەم لە مەترسیەکان و لێکەوتەکانی جەنگ بۆ سەر ئاسایشی ئەوان دووریان خینەوە ئەتوانین ئەو بکرێت ئەمە بۆ حاڵی حاضر پێم وایە گرنگترین هەنگاوەوە گرنگترین مەبەس ئەبێت بۆ دوورخستنەوەی ئەو ئازیزانەی ئێمە لە مەترسیەکانی جەنگ و پاراستنیشان کاگرێ بوار هاوڵاتیانی کورد بە خوێندکارانی شەوە چۆن ئەتوانن پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوەکان لە کاتێکدا کە پێویستیان بە هاوکاری بێت کە لە ئۆکرانیا ماونەتەوە ئێستا خۆی مەسلەی پەیوەندیکردن پێم وایە حاڵەتێکی زۆر نۆرمال و ئاساییە ڕۆژانە خەڵک هەبووە لە کاتی حاڵەتی ئاوادە لە کەیسی ئاوادە پەیوەندیان کردووە بەلانی پەیوەندیدار لەبەرەوەی تۆری پەیوەندی هەر هەبووەوە تۆری ئەنتەرنێتیش لە هەموو شوێنێکە بە حساب هەردەبێ هەبێ چ لە سقاڵی سنووری بێت چ لە ناو شار و شارشکەکانان بێ و ئەوەی کە ڕاگەیاندراوە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان هێڵی پەیوەندیەکان بووە چ هێڵی پەیوەندی گەرم ڕاگەیاندراوە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانە چ هێڵی پەیوەندی نوێنەراتی ئێمە بووە نوێنەراتی هەرێمی کوردستان بۆ لە پۆڵەندا خۆی کە وەکو بەرچاوڕوونێک وەکو ئادرێسێک یا وەکو ژمارەی تەلەفۆن بۆ ئازیزانەی ئێمە دراوە بۆ ئەوی کە بزانن ئەم جۆرە ژمارانە هەنەتوانن لە ڕێگەم ژمارانەوە پەیوەندی بکەن بەلانە پەیوەندیدارەکان پشی کە پەیوەندی بە ژمارەی ئێمەوە بێ ئێمە دەمێکە خەڵکی ژمارەی ئێمە زانیوە لە میدیاکانیش پامانگەیان بۆ چونکە ئیشی ئێمە ئەوەیە ئێمە ئیش لەسەر کەیسەکانەکەین ئەو کێسانەی کە لە ناکاو دێنە پێشەوە کاریگەری هەیە لەسەر بڵێن ژیانی هاوڵاتیانی ئێمە ئازیزانی ئێمە لە وڵاتانە بۆی مەسلەی پەیوەندیکردن پێم وایە حاڵەتێکی ئاساییە تەنها بە پەیوەندیەکی ئەوان چ بەو هێلانە بێ بە حکوومەتی هەرێمی کوردستان بێ چ بە ئێمە بێ لە لیژنەی پەیوەندەکانی دەرەوە ڕەوەندی کوردستانی ڕەنگە کفایەت بێ بۆی کە ئێمە کۆمەڵێک زانیاری وەرگرین بەرمەبنای ئەو پێدرا و زانیاریانە بتوانین هەنگاو بگرینە بەر بتوانین دەست بەجێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کارێکیان بۆ بکەین
لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە لەگەڵ وەزارەتی دەرەوەی عێراقا یان ئەو پەیوەندیە شخصیانەی کە ئێمە هەمانە لەگەڵ بڵێن باڵێۆزخانەکانی عێراق لەم وڵاتانە بتوانین بە هەموو لایەکەوە ئەم ئازیزانەی ئێمە بەلانی کەم ژیانیان لە مەترسیەکان. بەڵێ سەبارەت بە جانەدەزانی خوێندکارێک لە ئۆکرانیا لە هێرشەکاندا تا چەند زانیاریتان هەیە و تا چەند ئاگادارن لەوەی کە هاوڵاتیانی دیکە لە شوێنەکان لەو شوێنانەدا ما بێتنەوە کە هێرشەکانی رووسیا بۆ سەر ئەو شوێنانە زیاتر چڕترە؟ ئەوەی کە منیش بەش بە حاڵی خۆم بیستومە لێرە لەوێکە بەداخەوە نازانم تا چەند ڕاستە چکە تاکو ئێستا پشتڕاست نەکراوەوە هیوادارم ڕاستدە نەچێت تاویەکی ئێمە لەوێ جانی لەدەستداوە ئەما تاکو ئێستا بەپێی بەدواداچوونی من لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە حکومەتی هەرێمی کوردستان ئەوە پشتڕاست نەکراوەتەوە چونکە تاکو ئێستا کەسوکاری ئەم قوتابیە کە بەحساب جانی لەدەستداوە لە وڵاتی ئۆکرانیا تاکو ئێستا هیچ داواکاریە هیچ پەیوەندیەکان نەکردو و بە گوێرەی زانیاریەکانی ئێمە ئەو خوێندکارەیە ئەو قوتابی کە بە ئاگاداری وەزارەتی خوێندی باڵا سەردانی وڵاتیان کردو بۆ درێژەدان خوێندن گیانی هەر کەسەکە دوورە لە مەترسیەوە بەڵام وەکو باسم کرد وێنەکە یا کەیسەکە هەر لەو 20 قوتابیانە بەڵکو نزیکەی 200 قوتابیمان هەیە لەوێ و بەدەهان هاوڵاتیشمان هەیە بۆ مەبەستی جۆراوجۆر لە وڵاتیان نیشتەجێبوون بەڵام ئەوەی کە تاکو ئێستا زانیاری لەسەر وەرگیراوە و هەندێک پەیوەندی کراوە لەگەڵ هەندێک لایەنی لەلایەنە پەیوەندیدارەکان لە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم ئازیزانە تاکو ئێستا قسە هەر لەسەر ئەو بابەتە ئەو کەیسە بەو شێوەیە کراوە بۆ جنابم قستە ڕوو ئەوانی دیکە ئەو دەهان هاوڵاتی دیکە و سەدان تابی دیکە بەڕاستی تاکو ئێستا یان ئەوە تا لەخوا بە زیاد بێ ژیانیان لە مەترسیدا نیە یان بەشێکی زۆری گەڕاونەتەوە هەرێمی کوردستان چونکە وەزارەتی دەرەوەی عێراق لە دەستپێکە لە ڕێگەی وتەبێژی وەزارەتەکەەوە ڕایگەیان کە وەزارەتی دەرەوەی عێراق هەموو هاوڵات ئەو هاوڵاتیانەی عێراقی کە نیازیان هەیە بگەڕێنەوە عێراق و هەرێمی کوردستان ئەوان دەتوانن بیان گەڕێنەوە ئەمە هەڵبەتە دەستپێکی شەڕ بوو هێشتا شەڕ نەگەیشت بووە و ئاستی کە هەموو ڕێگاکان و هەموو پەیوەندەکان نەمینیا خودم و دەرگاکان دابخرێت بە ڕووی ئەو کەسانێک کە لە وڵاتی ئۆکرانیان نیشتەجێبوون دیارە لەگەڵ ئەم حملەیە ئومێد دەکەم وابێ بەشێک لە هاوڵاتیانی ئێمە گەڕابێتەوە یان ئەوەشی کەماوە ئێستا لە سنوورەکانی پۆلۆنیا و ئەم وڵاتانن کە هاو سنوورن لەگەڵ ئۆکرانیا بۆی ئەگینا هەڵبەتە وەکو چۆن کەیسەکانی دیکە ئەگەر خوا نەخواستە کەیسێکی ئەوتۆ هەبوایە کە زۆر بەقەلە بوایە جانی هاوڵاتیانی ئێمە بێتە مەترسیە بێگومان بەلانی کەم کە سوکاریان پەیوەندیانە کرد ئەگەر خۆشیان ینی بۆ نمونە نەتوانن پەیوەندی بکەن بەلانی کەم کە سوکاریان ئاگاداریانە کردینەوە پەیوەندیانە کرد لەگەڵ میدیاکانە قسەیانە کرد بەڵام تاکو ئێستا بە هیچ جۆرێک نەپەیوەندی بە ئێمە کراوە بەوەشی کە قسەی لەسەر کراوە و زانیاری وەرگیرایە هەر ئۆپیسکوتابی بووە بەلەخوا بە زیاد بێ بە جۆرەی بە دواداچوونەکانی ئێمە ژیانیان دوورە لە مەترسی. بەڵێ لە کۆتایی ئەمە سەرنجی بەڕێستان بزانم کاک ڕێبوار سەبارەت بە باڵیۆزخانەی عێراق کە بە هاوڵاتیانی تەواوی عێراقی وتۆ بە خوێندکارەکانیشەوە کە خۆتان لە سوچێکا بشارنەوە ئەوەی لە دەستی ئێمەیە بەس ئەوەیە کە ئێوە خۆتان بپارێزن. بەڵێ بەداخەوە دیارە دوای ئەوەی کە قوتابیەک یا خوێندکارێکی ئێمە لە پەیوەندی کردووە بە باڵیۆزخانەی عێراق کارمەندانی باڵیۆزخانەی عێراق بۆ شێوەیە وەڵامیان داوەتەوە وەڵامی ئەو قوتابیەی ئێمەی داوەتەوە ئەوەش کە دوای بە دواداچوونی ئێمە کاتێکە ئەمە ڕووی داوە کە بڵێن جەنگ گەیشتۆتە ئاستێکی ئەوتۆ کە تەنانەت هەموو بڵێم دەرگاکان هەموو داخراوە بەڕووی ئەوەی کە کەناڵی دیبلۆماسی و کەناڵی فەرمی حکوومەتی چه هەرێم بێت چه عێراق بێت بۆ ئەوەی کە ئەم ئازیزانە بێنەوە لەم قۆناغە بووە ئەم جۆرە پەیوەندەکە ئەمە نەدەبوو وابکرێ بەلانی کەم ئەیانتوانی بیان هێنەنە و بڵێن بارەگای باڵیۆزخانە چونکە باڵیۆزخانەی هەموو وڵاتێک تەمسیلی سیادەی ئەم وڵاتەکە بە پێی اتفاقی ڤیەنای ساڵی 1960 علاقاتی دیبلۆماسی ئەم باڵیۆزخانانە حەسانەی خۆیان هەیە ئەم باڵیۆزخانانە دوورن لە هەموو مەترسێکی جەنگ
ناپشکێنرێن واهڕەشەی ئەوەیان لەسەر نییە ئاساییشان پارێزراوە بۆ پێی کە ئەم قوتابی ئازیزەی ئێمە هاوڵاتی عێراق بۆ هاوڵاتی کوردستان بۆ پەیوەندی کردو بە باڵیۆزخانەی عێراق دەبوو چ باڵیۆز خۆی کە بەداخۆ دەبوو لەو حاڵەتەیە باڵیۆز خۆی بە دوواداچوونی کرد بۆ هاوڵاتیانی چرای ئەوەی کە کارمەندێک بۆ شێوە وەڵام داتەوە بەلانی کەم ئەیانتوانی ئەم ئازیزە و ئازیزانی تریش بێنە نێو بارەگای باڵێزخانە بۆی کە ژیانیان پارێزێت بەڵام ئەوە بە هیچ شێوەیەک مبەڕر نییە ئەوە قسەی عملی نییە تۆ بە ئازیزانە بڵێ لە سوچێکە خۆتان بشارنەوە لە کاتێکدا هیچ سوچێک نەماوە کە شەڕی تێدا نەبێت بەڕاستی یانێ مایە کارە ساتەکە لە کاتێکدا هیچ سوچێک نەماوە لە ئۆکرانیا شەڕی تێدا نەکرێت ئەم قسەیە لە تاکە نوێنەراتی عێراق کە باڵێزخانەی عێراق بوو ئاوا بە هاوڵاتیانی عێراق بوترێت بۆیە بەلانی کەم وەکو باسم کرد ئەیانتوانی کە ئەم هاوڵاتیانە بێنەوە نێو بارەگای باڵێزخانە. سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردی لە پارلەمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی هیوای کاتێکی خۆش بۆ ئێوەش دەخوازیین.